گفتوگۆ لەگەڵ بەڕێز ژیان ڕزگار حوسێن کە ئەوێ قوتابیە لەبارەی ڕەوشی ئێستای رووسیا لە شاری ڕاستۆفەوە لەگەڵمان دەبێت بۆ سەرنجڕاکێشانتان. ڕاستۆف ئەو شارەیە کە تێدا گروپی ڤاگنەر پێشڕەوی کردووە بۆ مۆسکۆ. لەوێ کۆمەڵێک وێنەش بڵاو کراوەتەوە کە کۆشتی کرملین گوتی ڕێگریمان کردووە لەوە، هەرچەندە ڤێگنی دەڵێ ئەمە هیچ پەیوەندی بە ئێمەوە نیە ئەم وێنانە سوپای ئێمە نیە. بەرحاڵ گفتوگۆ لەگەڵ ژیان ڕزگار دەکەین قوتابیە لە ڕاستۆفەوە لەگەڵمانە. کاک ژیار سڵاوت دەبێت. ڕەوشی ڕاستۆف، مۆسکۆ، رووسیا بە شێوەیەکی گشتی چۆنە؟ تۆ لەوێ شاید حاڵی قوتابیت وردەکاریت هەیە سەبارەت بۆ ڕۆژێ ئەوێ. ڕۆژبار بەڕێزم، بەڵێ لە دوایەوەی دوێش ئەو ڕۆسەپۆندۆن خەڵکەکە ترساوە لێکانە لە چەند جادێکی سەران گرتووە کاش لە بازارەوە مەسەڵەن سەمون نەماوە، شەفر و خوێ نەماوە، گروپیا بوون ئاچن بۆ مارکێتەکانش بە کۆمەڵەت. خەڵکەکە لەوە ترساوە، لەوە ترسێکە ئێوارە بێ باشە. تا سەتەقە دوو جار دەنجی تەقە بستراوە هیچی نەبوو، نە کەس بەنجار بووە، نە کەسێک گیانی دەدەزاوە. تەنها خەڵکەکە ترساوە و تەخوا بەجات بێ هەموو شتێک ئارامە، هیچ شتێک نییە. تەنها چەند جاتەیەکی ڕێسیان گرتووە کە هاتوچۆ نییە لە ناو شاردا لە چەنددا و زایدن لە بتەوێت لێپانە بچیتەوە بۆ مۆسکۆ ڕێگە نییە بچی بۆ مۆسکۆ، بەڵام ئەتوانین بڕۆی بۆ منتیقەی چیچان و داغستان وانە. باشە، ئەی هیچ جوڵەیەکی سەربازی پێشڕەویکی سەربازی لە ڕاستۆفەوە لەوێ هیچ شتێکت بینیوە؟ بەڵێ لێبانە ڤیدیۆ بڵاوکەتەوە لەسەر لە تەلێگرام و لە سایتە کە جوڵەکی زۆر هەیە، تانک هاتووە بۆ ناو شارەوە کە دریفتە خۆی لە پێش ساوی خەڵکە چەشی قورسیان پێەیە، بەڵام هیچەوە نەبووە بڵێن کەسێکی سبیل کەسێکی سبیل بکەن یان کەسێکی ئەزیێت دەنوشتان. گوێت لە هیچ تەقە و دەنجی تەقینەوە ئەم بابەتانە نابێت؟ هەموو بێدەنجیە خامۆشە دنیا، تەنیا ترسێکی هەیە بە بێدەنگ؟ بەڵێ بەرامبەرێکتر ڕاوەستاون، بەڵام هیچ تەقەیەک نییە. خەڵک چی دەڵێن؟ ئەو ینی پرۆپاگەندەی نێو خەڵک لە کۆڵانەکان، لە جادەکان، لە شوێنە گشتیەکان دەڵێن چی؟ دەڵێن رووسیا چی، ڤاگنەر چی؟ وەڵا خەڵک باسی ڤاگنەر ناکە، زۆر ترساوان لێیان. تا ئێستا خەڵکی ڕۆسۆف شتی وای نەبینیوە. سەعاتێک لەمە بەرچوون بۆ مارکێت لە مارکێت نەماوە، خەڵکەکە زۆر ترساوە. مەسەلەن شیری مناڵ نەماوە، شتی زۆر نەماوە، یان شتی پێداویستی زۆر نەماوە. زۆربەی دام و دەستگاکان داخراوە، قوتابخانە و زانکۆیەکان کراوەتە بە ئۆنلاین ئەمڕۆ. کەس نەتوانێت بچێت بۆ زانکۆ، ئەمە بە ئۆنلاین بوو. باشە، یعنی لە ماوەی تۆ چەند دەبێت لەوێی لەو ماوەی کە تۆ لێبووی قەت ئەو مەترسیە هەبووە لەوێ یان ئەمە یەکەم جارە؟ ئەمە 6 ساڵ لە شاری ڕۆستۆف دەژی من. باشە، لەو 6 ساڵێک کە سەرەتاکانی شەڕی لە ئوکرانیا چەند جارێک دەنجی کۆپتەر و دەنجی هاوان بیسترا، دوایەوە هیچ نەبیستراوەت لە ماوەی 6 ساڵ. ئەی خۆت کاک ژیار، خۆت باری با بڵێن معنەویاتت چۆنە، تەندروستی چۆنە لەگەڵ ئەم وەزای ئەوێ؟ هیچ ترسێک لە تۆش نیشتووە یان خۆت چۆن دەبینیتەوە لەوێ کە ئێستا لە ڕۆستۆف؟ نەوەڵا من زۆر باشە و چەند کوردێکی ئاگامان لێ کردین نزیکە لێکانەدا بۆ 12 کوردی هەرێمی کوردستان، کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستانیشمان لەگەڵا، هەموومان قوتابی لەکەنە، قوتابی بەکالۆریوس و ماستەر دکتۆراشمان تایەتی هەیە، تازە هاتووە بە زمان. هەموومان ئاگامان لێ کە شتێک بێ ئاگامان لێ کە بێت داسە هیچی وای. باشە کاک ژیار، ئێوە ئێستا لە ماڵەوە لە شوێنی خۆتانە ناتوانن بستنە دەرەوە، گوتت هەموو شوێنێک داخراوە قەپاتە، هەم دام و دەستگا هەم دوکان و شوێنەکان وایە؟ دام و دەستگاکان داخراون، پاسەکان نیشت بەکەم کارەکەن و کاریش بکەن بۆتە بەکاش پارەکە بێ، بە کاش پار نادرێ و لەو جیاە بڕپارێکی تایبەت هەیە بۆ ڕاکێشین، بۆت نییە زۆر ڕاکێشین، زۆربەی جیازەکانیش بۆت نییە پارە ڕاکێشین داخراون. نازانم سەبەب چییە. باشە، سەبارەت بە ئەمن و ئاسایشەوە وەزعی دەرەوە چۆنە ئەوەندەی کە زانیاریتان هەبێت؟ هەموو شتێک ئاساییە یاخود کەس فرسەتی هێناوە لەم بێدەنجی و چۆڵەوانیە هیچ بێوێت هەوڵێک بدات جێرە شێوێنێک یان شتێک بکات؟ هیچ جێرە شێوێنێک نەکراوە، تەنها خۆ عەرزکردن بووە، بەڵام خەڵکەکە زۆر ترسا. مەسەلەن بۆ نمونە بانزیخانەکان ئێستا سڕەی زۆرە، سڕەیەکی دوور و درێژ ڕاوەستە بۆ بنزین بۆی دارەکانیان پڕکەن و بچن بۆ پارێزگاکان، دەوروبەری پارێزگایەکە. ناتوانم پارێشتر لە ڕۆستۆف بچنە دەرەوە، بەڵام توان لە دەوروبەری پارێزگاکە بۆ خۆتە بچین بۆ لای خزم کەسیان کەسێکیان خەڵکەوە ترسا بۆ شوێنانە ئەچنە دەرەوە شار. بەڵێ،
بەڕێز ژیار ڕزگار حوسێن لە ڕۆستۆڤەوە لەگەڵمان بووی کە بەڕێستان قوتابیەکن لەوێ دەخوێنن. زۆر سپاس کاک ژیار ماندوومان کردیت.